زۆربەی دایک و بابەکان هەمیشە حەز دەکەن کە دەتوان باشترین دایک و باب بن کاتێکە هێستا منداڵیان نەبووە بە بیر و ڕای خۆیان دەڵان ئەگەر منداڵمان بوو شەربێوای پەروەردەکەین ئەوەندە جوانی دابڕستم بۆ دانین و ئەوەندە جوانی گەورەکەین کە دەداهاتوودا نەونەمامێکمان هەبێ کە هەموو کەس حەسوودیمان پێبەرێ و باشتری منداڵی لێبێتە دەرێ بەڵام کاتێک کە دەگاتە نەونەمامی تمشا دەکا منداڵەکەی ویش وەکو نەونەمەکانی دیکە کە پێشتر ڕخنیان لێ دەگرتن کە ئەوە ناحەزاوی دایک بابیان دەدەنەوە بۆ دەنگ بەسەر دایک بابیاندا هەڵدێنەوە تمشا دەکەنەوە نەمامەکەیوانی شتێکی وای لێ دەرهاتۆ بە سەریان لێ دەشێوێ کە لە چۆدا من هەڵم کردو خۆ ئەمن ئەو جوورێکە هەستم کردو کە دەتوانم تربیەتێکی باشی بکەم پەروەردەبوونێکی باشی بکەم لە چاوم گرتۆ بەڵام ئێستا نەونەمامی من بۆ چیاوا دەکا ئەگەر نەونەمامی گۆژوای لێ کردو بە بە کوردەواری خۆمان تێکەڵی کردو تا درێژە ویددیو دەگەڵم بە ئەمنی دەڕۆناس پێت دەڵم کە ئەلانەکانەیە بۆچی منداڵەژی کەڵەکەت بۆ تا یەک دانە نەونەمامێک کە دش بە تۆیە و هەرچی بە قەولی کنێت و پێت خۆشە بیکە ئەنجامی نادا. سەلام سیمەنی پەریزەنم کارناس و دەرووناس لە خزمەت و داهام هیوادارم کە لاپەڕی من سەردام بکەن بێگومان لاپەڕی من دەرفەتێکی خۆشە دەرفەتێکی خۆڕایی کە بێن چاوی لێ بکەن ئامۆژگاری فێربن خاڵهەیە کە دەتوانێت ژیانی بنەماڵەکەتان خۆشترکە بیر و مێشکتان حەساوەترکە لێ فێربن و بە ئامانجەکانتان ئیشەڵا بگەن پس سابسکرایبمانکەن بۆ خۆشەویستانەی کە دایانناسن و دەزان کە پێویستیان بۆ چەشنە ویددیوانە بنێرن و بە خۆشان تا درێژەی ویددیو دەگەڵمان بن بینە سەرباسی نەونەمامەکان ئەسەن دەزانن دایک و بابەکان کە لە منداڵە شیرنەکەیان منداڵە ژیکەڵەکەیان کە چای لەدمی دایک و بابەکەیانە بە خیاڵی خۆیان هەرچی لە دەستیان دێ بە پیر و ڕان بە نەزریان دروستە منداڵی پێ بەستە بەوی پەروەردە دەکەن بەڵام لە کاتێک کە دەگاتە تەمەنی 12 ساڵ بۆ سەرێ بینی 12 تا 16 ساڵ دایک و بابەکان زاڵیان دێ لە دەست منداڵە ئەسان شتێکی لێ دەرهاتۆ نەقسە بەسەلمێنێ نە ئامۆژگاری لە چاو دەگرێ و شەدیدەن پەرخاشکەرە قەڵسە تووڕەیە و جەوی ماڵەکەی لە خۆی و لە ماڵە بابی تاڵ و ناخۆش کردو دایک و بابەکان دەشەمزێن خوددایە بۆم کردو بە لەو بەرەوە دەوروبەریکانیان دەست دەکەم بە ئامۆژگاری ناوان پێیان دەڵێن نەمان دەکوت ئەوەندەی نازمە کێشە نەمان دەکوت ئەوەندەی نازدارمەکان نەمان دەکوت ئەوەندەی بەدمەوە مەدەن فەرمونون ئەو منداڵەکەتان ناوای لێ هاتووە بە لەو بەرەوە ئەو دایک و بابانێکە دایک و باپایەکی سەختگیر بوون ئەو ترافیانی پێیان دەڵێن نەمان دەکوت ئەوەندەی لێمەدەن نەمان دەکوت ئەوەندەی دمە بەدمەمەکەن نەمان دەکوت ئەوەندەی مناقەشەمەکەن دوای لە ئایندەدا لە داهاتوودا بەرابەر و دەچەقێ بەڵام فەرموو تەحویل وەرگرن خۆشەویستان نە ناف پەروەردەیی و نە لە تونند و تیژی هیچی هۆکاری وەرنێکە لە نەونەمامیدا منداڵەکەت یەکسری تایبەتمەندی هایەکی کەسایەتی پەیدا دەکا کە ئەسەن دەتوانم بڵم تایبەت بۆ سینەیە لە 12 تا 18 ساڵەگی کەمە پێی دەڵێن نەونەمامیە هەمان نەوجەوانی کاتێکە کە منداڵە خوددا وەکو شتێک لە دەرونیدا ساز دەکا وردە وردە فێر دەبێکە لە دایک و بابی فەسلە بگرێ دژ بە دایک و بابی بێ خداوەی ساز کردەوە ئەگەر منداڵ بەو ناسکایە و بەو زرافەتەی کە بە چکۆلەی دایک و بابی خۆش دەویست بدەنەوەنەمامیشدا خۆشی ببێ بە جگای وەیکە ئامانج بۆ خۆی وەرگێ فکر بۆ بکاتەوە کە دەڕۆم بەرەو داهاتوو خۆم خۆش بەخت دەکەم دەچمە دانیشگایە دەچمە زانکۆیە دەچمە سەربازی ژنێ دێنم مێردێ دەکەم کارێ دەکەم ئیشێ دەکەم و بۆ خۆم دەبمە ئینسانێکی مستەقیل و ژیانی خۆم دەکەم ئەو دەمی دڵەڕاوکەی وەی دەبوو من چۆن گەورە بم و گەورەبوون بە جگای وەی هەستێکی خۆشی بداتێ هەستێکی ناخۆشی دەداتێ دڵیانی من دەبێت لە دایک و بام جدا بمەوە و ئەو ئیسترێسە ئەو ئیسترابە باعث دەبوو کە ئەسەن سری لە خۆی شێوان بە خەمۆکە بە ئەفسۆردە بوو باە بەس خدای گەورەوای کردوکە نەونەمان دەبێتە دژ بە دایک و بابی بە قسەی دایک و بابی قەڵسا لە هەموو ئاکار ڕفتارەکانی دایک و بابی ناڕەحەتە ئەو منداڵێکی پێشتر لەسەر کۆشتەکانی نەدەخوات ئەو زار لە ژووری دیوەکەی نایەتە دەرێ هەر جگایە کەنگۆ دەچن پێی خۆش نەدەگەڵتان بێ هەر تەفریحە کەنگۆ دەیکەم پێی خۆش نەدەگەڵتان بەشدار بێ بۆچی چونکە تەمەنەکەی هاتوۆتە سەر و تەمەنەی دەبێت کەسایەتی خۆی بدۆزێتەوە دەبێت بچێت دە پیلەی خۆیەوە دەچێت دە دیوی خۆیەوە دەگەڵ هەم ساڵەکانی مەشورەت دەکا دەگەڵوان دادەنیشێت دەگەڵ هەم تەمەنەکانی بۆچی چونکە خودداوای کردووە کەوە دانیشێ نەقشە و پلەن بچێشێ کە لە ژێر دەسەڵاتین بۆ بێتە دەرێ و بڕا بۆ ژیانی خۆی بڕا بۆ داهاتی خۆی ماوەمان دە حیوانەکانیشدا دیتۆ دە ئاژەڵەکانیشدا و شتە هەیەکە ئەو ئاژەڵە دەگاتە تەمەنێک لە دایک و بابەکەی جودا دەبێتەوە حتا ئەگەر بۆ خۆشی جودا نەبێتەوە دیتوتانە مریشک بۆ خۆی دەندوک لە جچکەکانی دەدا لە خۆی دوور دەکاتەوە یا باڵندەکان بێچووکیان لە هێلانەکەیان فڕە دەدەنە دەرێکە و بڕاوە دوو ژیانی خۆی کەوێ دە مرۆڤیدا ئەو شە دەدڵی خودی ئینسانەکەدا ساز دەبێ ئەو نەونەمامە
دێنێ ماوەیەکدا کولەن دژ بە دایک و بابێتی وا لێرە ئەگەر ئەتۆی دایک و باب بە تەمەنی کەمدا زۆر دایک و بابی بێ کە زۆرت دەگەڵ کوت بێ زۆرت سەرکۆنە کردبێ زۆرت ئەزێت کردبێ ئەتباری خۆت بردووە بە دەو تەمەنەدا منداڵە هیچ ئامۆژگارێک لە تۆ بەرناگرێ زۆر کەس دێ دڵخان پەریزان ئەو قسانەی تۆ دەکەمیش پێم کتۆ بەڵام نازان بۆ تۆ لە تۆی قبول دەکا لە منی قبول ناکە دەڵام ئازیز ئەتۆ لە تەمەنێکدا خۆ لە ئێعتبار خستۆ هێندت بەدقەولی دەگەڵ کردو هێندت درۆ دەگەڵ کردو هێندت توندی تیژی دەگەڵ کردو کە ئێعتباری خۆت لە کنۆ منداڵی خۆت بردو پەزەگەر دەتان هەوێت نەونەمامیدا ئەو کاتێک کە منداڵە فاسیلەتان لێ دەگرێت لێتان دوور دەبێتەوە بە قسەتان بکە جۆتان بداتێ لە ئامۆژگاریکانتان کەڵک وەرگێ لەو کاتێک تەمەنی کەمە لەکنی خۆتان بەدقەول مەکەن لە کنی خۆتان درۆزن معرفی مەکەن لەگەڵی زۆر تند و تیژ مەبن لەگەڵ هەموو خاستەکان و نیازەکانی جملەیەکی نامەبن مناڵم هەموو شتێکی جواب بدەنەوە وەلی واژ نەبن کە هیچ شتێکشی جواب نەدەنەوە پەروەردەکردنی منداڵ خاڵهایەکی زۆری هەیە کە ئیشەڵا ڤیدۆکانی داهاتوودا زیاتری بازی سەر دەکەین وەلی لەو ڤیدۆیەدا فەقەت دەمهەوێت شتێکتان پێ بڵام دایک و بابی خۆشەویست ئەگەر منداڵ لە تەمەنی نەونەمامی فاسیلەی لێگرتن لە دیوی خۆی نەهاتە دەرێ لەگەڵ ڕەفیقەکانی کاتی گوزەران حوسەلەی نەبوو لەگەڵتان زۆر جگا بێ مەشەمزێن ئەو شتە بوارێکی تەبیعیە مدەتێک و ماوەیەکی سکۆلەدای اتفاق دەکەوێت دوایە وردە منداڵە دەگەڕێتەوە نێو گەورە ساڵی دایک و بابی پەزیرش دەکا لەگەڵیان نەرموهێتی تر دەبێ لەگەڵیان ڕاوێژ دەکات لەگەڵیان مشاورە وەردەگرێ پس دەو تایمەدا بە زۆری لە دیوەی مەچێشنە دەرێ سەرکۆنەی مەکان مەزیقن بەسەریدا دەلەو دیوەت بەرە دەرێ دەوەرە لەگەڵمان دانیشە بۆ لەگەڵمان هیچ چۆنایی ئەتۆ بوووان لێ هاتۆ لێگەڕان ئەو شتا بوارێکی تەبیعیە منداڵە ماوەی خۆی خلاص بێ دێتەوە نێو گەورە ساڵەکان و لەگەڵ تا مردنیش کە دەنێو گەورە ساڵیدا ژیان دەکەم خۆشەویستان لە ڤیدۆیەدا چی دیکە سەرتان نایشێنم هیوادارم کە ڤیدۆکانی دیکەم کە ئەو بابەتانەدا تۆماری دەکەم حتمما پەیگیری بن بە دوای کەبن بە بۆەوەی کە بنی نەکەن حتمما دەبێت سابسکرایبمان کەن